ڕادیۆی ملی گەڕیان بۆ خزمەتی هونەرە ڕەسەنەکان. خزمەتمان کردو بە چەندین چین لە پێشمەرگە لە کەسوکاری پێشمەرگە لە شەهید و بنەماڵەکان بێ بەرامبەر و خۆ سڵاوی خۆتان لێبێ بیستەرانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی گەڕێنێزی سڵاوی خۆتان لێبێ ڕەمەزانتان پیرۆز بێ ڕۆژوتان قبول بێ ماندوو نەبن خوای گەورە هیدایەتان با زیاتر بەرگەی و تینوێتی و برسێتی بگرن. دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێک لە حکمەتەکانی هەستکردنە بە هەست و سۆزی هەژاران و برسیەکان و تینۆکان کاوەش خۆی لە خۆیان فەلسەفەیەکی ئیلاهیە. ئەمڕۆ حەڵقەی سێمی بەرنامەی سۆزی عیرفان پێشکەشەکەین کە میوانێکی گەورە و خۆشەویست مامۆستا مەلا ڕزگار یاخوا بەخێر بێ مامۆستا جان. مامۆستا جان یاخوا خوا پاداشتت باتەوە بۆی کە تۆ نەوەیەکت پێگەیانوە لە کوڕەکان لە نەوەکانت پێرە دیارە مەلا ڕۆند لێرە بوو. یەکەم حەڵقەکەی بەرنامەکەی ئێمە زیاتر جوانتر و ڕازاوەتن کرد بە مناجاتە ئاینیە خۆشەکانی بە سۆزیدنی مەلا ڕۆند. ئەمڕۆ جەنابەت لێرە گەورە و کردینیا خۆ بەخێر. خۆشبی سەلامت بیاخوا پیرۆزبای مانگی پیرۆزی ڕەمەزان لە مسلمانانی جیهانەکەم ئومێد دەکەم کە خوای تەبارەک و تەعالا تاعەت و عیبادەت و ڕۆژوو و نوێژومان لێ قبوڵ کاو لە ئێوەی بەڕێزیش خوای تەعالا نەسرەتتان با کە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەم بەرنامە جوانانە دەڕازێنەوە بۆ مسلمانان و بە گوێبیستی خەڵکی ئەدەب. زۆر گەورە جەزاتان باتەوە. یاخوا بەخێر بێ خوا پاداش تۆش باتەوە کە عەزت جێشاوە بە خێراتنیشی گەرمی برا و هاوڕێی خۆشەویستم کاکالان ڕەفیقەکەم کە ئەو لە ڕاستیە لە ئێستای بەڕێوەبەری پەیوەندیەکانی ڕادیۆ گەڕانە بەڵام لە خۆشەویستی و پیرۆزی مانگی ڕەمەزان ئامادەیە لەم بەرنامەی سۆزی عیرفانیە ڕۆژانە بە ئەمەری دەفەکەوە هاوکارمان بێ بەخێر بێ. یەکێک لە نەوەکانی مامۆستا ڕزگاریش بەس ئەم ناوی نازانم کاکە محەممەد کاکە محەممەد جان یاخوا تەمان درێژ بێت. طبعاً ئەم خانەوادەیە فەزێکی زۆریان هەیە بەسەر هونەرێکەوە کە بەشێکە لە کللتوری دانەبڕاوی هونەرەکانی تر کولتوری نەتەوەکەمانەوەیش کللتوری هونەری عیرفانیە یا مناجات یاخود سرودە ئاینیەکان. ئەمان هەم وەکو ژەنیاری دەف زۆ بەتوانان هەم وەکو دەنگبێژی ئەمەکو قورئان و وەکو مەداح وەکو قورئان خوێن بەڕاستی جێگەدەستیان دیارە لێکێکن لە خانەوادە دیارینەکانی کانسکانی شاری سلێمانی. بەڕاستی من شانازیتان پێوەکەم بە هەمووتانەوە کاکە نەورۆزی برای مامۆستا هەر دەوزنیشی زۆر بەتوانایەوە کوڕەکانی بامان شێوەوە خۆشی یاخوا تەمەند درێژ بن. خۆشبی سەلامت بیاخوا محفوظتان کە من پێم خۆشە دەستپێکی هەموو شتێک چکە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم خیر الکلام کلام الله. دەستپێکی هەموو شتێک بە قورئانی پیرۆز دەست پێ بکەن و اینجا ئیستیقبالێکی نازدارانەی مانگی ڕەمەزان بکەین لەسەر دەستور و نەریتی قەدیم و باو باپیرانمان ئینشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر
اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. مرحبا مرحبا أيا شهر رمضان مرحبا 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 أيا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 أيا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا. فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. اللهم اجعلنا واجعل والدينا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة سيدنا سيد بني الإنسان. حسن أعمالنا بين يديك يا رحيم يا رحمن يا الله. اللهم يا حنان يا منان يا ذا الفضل والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران. يا حنان يا منان يا ذا الكرم والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران. يا حنان يا منان يا ذا الجود والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران. يا رسول الله اشفع لنا يوم ازدحام. الله لا إله إلا هو محمد رسول الله. الله لا إله إلا هو آدم صفي الله. الله لا إله إلا هو نوح ناجي الله. الله لا إله إلا هو إبراهيم خليل الله. الله لا إله إلا هو إسماعيل ذبيح الله. الله لا إله إلا هو موسى كليم الله. الله لا إله إلا هو عيسى روح الله. الله لا إله إلا الله محمد حبيب الله رسول الله صلوات الله تعالى
وسلامه عليهم أجمعين. إلهنا بحق هذا الشهر المبارك الكريم المعزز أن تقبل صيام المسلمين ودعاءهم وخشوعهم وتواضعهم. خوايا طاعة عبادتي هم لا يكمن قبل كي أم جورا كرتو عبادتك كرتو كما ما لي مبارك إن شاء الله. دسي وش خوش به دەستی و خۆش دەم خۆی زۆر بەڕاستی ناڵم جارێک تر بیرەکەمەوە من لە مناڵیەوە کە چاوم هەڵێناوە لەناو ئەم شارەیە ئەم کللتورە بەشێکی دانابڕاو بوو لە کللتوری نێتەوەکەمان مەسەرن لە کۆڵانەکانە مەولونامە ئەخوێنرا لە ماڵەکانە میعراجنامە ئەخوێنرایەوە و هەروەها لە بۆنە ئاینەکانە بە تایبەتی مانگی پیرۆزی ڕەمەزان ئێستاش دەنی مەلا محەممەدی گەچ و مەلا حەسەنی ئەوانە هەر لە جۆمە ئەزرنگێتەوە کە ئەمانە پێوتێ سەڵای پێش بانگوانە بۆ مامۆستاجان هەندێک جار لە پارشەوە ئێستا بەداخەوە ئەو کللتوریان نێشتۆ نازەم گوایە لەوانەیە قەدەغە کرابێ بەڵام بیرمانێت دەنگ و سەڵا ئەوەنە خۆش بوو هەمووی بە مەقامە زۆر خۆشەکانەوە بەو دەنگە زوڵەوە جالێرە لەوێ هەندێک ئەمەیان پێقوڵ نەبووە چەند جارێک باسمان کردەوە بەڵام من کاریگەری باسی دەفەکەم کاریگەری مۆزیکێکی ئارام بەخشەکەم ئەگەر لەگەڵ سرودە ئاینەکانە هەبێ لەگە مناجاتەکانە بەڕاستی زۆر جار گەنجێک لەوانەیە بە هۆکارێک لە هۆکارەکانی دنیایی دوورکەوتێتەوە لە ئاین بەس من زۆر بە دووری نازانم کە لە ڕێگەی دەنگی سامی یوسفەوە یا لە ڕێگەی دەنگی مامۆستا ڕزگارەوە مەلا ڕەوەندەوە مامۆستا شارامی مەنسووریەوە کاک بیلال کەیوانیەوە ئەوی تر ئەگە ناوێکم بیر بچێت داوای لێبوردنەکەم هەموو ئەم دەنگانە کاریگەریی ئەوەنە خۆشیان هەیە لەگەڵ شعرەکانە لەگەڵ شعرە جوانەکانی مەحوی و لەگەڵ شعرە جوانەکانی ئەوەی کە هەبووە من حەدەسێکم چەند جار دووبار دەکەمەوە جارویە کە جۆم لە دەنگی مەلا محەممەدی ڕەبیعیە بێ مچورکە بە جارمایە و فرمەسێک لە چاوم مێتە خوارە ئەمانە هەمووی مامۆستاجان تۆ خۆت دیارە ئەگە باسی ئەو سەردەمە بکەی کە تێکەڵایی هونەری بوو ئەم سۆزی عرفانیە بووی چۆن بوو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم بارك لجمعنا هذا جمعا مرحوما وتفرقنا من بعد تفرقا معصوما. دەست خۆش بێ بۆ پرسیارەکان جێی خۆیەتی کە ئێمە ڕوونکردنەوە و یعنی کامل بە خەڵک بین کە جاران چۆن بوو ئێستا چۆنە ئێستا چ بازارێک هاتۆتەکایەوە. طبعا خوای تبارك وتعالى لقرآن لسورة حجة أفرميه بسم الله الرحمن الرحيم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هل كسيك يعني كان شعائرەکە یعنی سروتە ئاینەکان مەبەستی چییە؟ شەوە پیرۆزەکان کاتە پیرۆزەکان ئەگەر بە ستایشی خوا ستایشی خوایە کە لەوانە کەوتۆ سەڵا ئەکا ئەچێتە بابی ستایشی خواوە. ئیمڕۆ من زۆر بەڕوونی حەزەکەم زۆر قسە بکەم. ئیمڕۆ ڕۆژگارێک کاتێک کەوتوین کەوا ساڵان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو کەسێکی خەڵکی ئەم شارە و بۆ هەموو مسلمانان و بۆ غەیری مسلمانانیش ساڵانێک لە شارەدا کە شاری کاکی سلێمانی کاک ئەحمەدی شێخ علم هەبووە زانست هەبووە بەخوا دانا و زاناتر لە ئێستا زیاتر هەبووە زانایکی وەکو کاک ئەحمەدی شێخ لە سلێمانیە چەندێک خزمەتی کردن ئەڵێن لەم شارە قەدیمان بۆ بیستومانە کە ئێمە ئەمە شتێکی عەشوایی نییە هەر لە خۆ لە گیرفان دەرهێنرابێ ئەڵێن کاک ئەحمەدی شێخ یعنی جوولەکە شانازی پێوە کردو لە شارەکەمانە دینی مسلمانی ئەمە نە بەجوانی ئێستا کابرا مسلمانە مسلمان یەک لە بەرنامەیەکی ئاوا ئەنواع شتی قێزەون ئەنووسێ بۆ من و بۆ تۆ بۆ فلان و بۆ فلان ئەم شتە تەشویقە بە دین عشقە ئەو با بەرەو خوا بەرەو دین بەڵێ شیرینترەکە قەناعەت بێ بەڕێزەکەم جەنابی کاک جەزای بەڕێز من لە ساڵی هەشتاوە لەگەڵ ئەم دینە لە منداڵە طبعا ئینسان لە منداڵیەوە خودا لێی بەزیابێ بڕیا ناڵێم بۆ ئەوەی کەوا خەڵکێک بڵێ وەڵا ئەمە تعریفی خۆی پێکە هەتا ئەلئان ڕکعەتێ نوێژم لە حزور خوایە نەفەوتاوە ڕۆژم نەفەوتاوە قورئان خوێندن و زیکر و بەردەوام بووە کابرا بەبە ناکات تۆ بێیتە بازاڕەکە ئیمڕۆ دوێنێ لە بازاڕی دینە نەبووی پێڵاو سەرسەرم پێڵاو یعنی ڕێز و حورمەتت لە من زیاترە ئەمما نابێت تۆ ببی بە مفتیەک بەسەر منەوە ئەوە نییە ئەوە نییە ئەو کاکە گیان قەسەم بەخوا ئێستا ئەم شتانە لەوانە بیکەم کابرا باوەڕ ئەکانای کە ئەمە چویستمان بە باوەڕی ئەو نییە و هەیە
باوەڕم پێ بکە لە ماڵان دانیشتوم ئەهلی مەشروب سوکارە دانیشتووە قەسەم بەخوا گریاوە لە سۆزی شعرەکەی مەحوی کە ئەڵێ لە مەقامی سەفەری سلێمانی خوێندمان لە ناکەس کاریە خاکم بەسەر دوای پێم وتۆ بۆ گریاوتی والله ڕۆحێک شتێکی وا تەئثیری تێکردم کەوا من ئەو گەیاندی بەو ڕۆژە دوێنێ کۆمنتێکیان بۆ من نووسیبی لە بەرنامەکە نووسیبیان گوایە من ینی پێشتر مەشروب خۆر بووم بەڵێ ڕاستەکات ینی من ئینسانم ئینسانیش معسووم نییە خۆزانانی هەموو شتێک بەڵام من وەکو هەر ئەو حاڵەتی جەنەبە باسی کرد جارێک لە جارەکان کە ئەو کاتە وەکو ئێستا ڕەمەزان نەبووە ڕەنگە ڕوون نەکەوێتە تاعاتی خوا ڕەنگە بەهۆی پشتی دنیایە و دوورکەوتمەوە لە کە ئەیشێکی باشم نەکردەوە ناڵم باشم کردووە بەڵام وەکو باسم کرد لە حزوی جەنابتە بە دەنگی مەلا محەممەدی ڕەبیعی وەکو جەناب باس ڕێک دەستم کرد بە گریان هەروەشەوە دەستێژم کرد دەستم کرد بە نوێشکردن توابي خوي تبارك وتعالى شيء فرمي لله أفرمي إنك لا تهدي من أحببته ولكن الله يهدي من يشاء لكوي دينا هي من لشونك أو برنامجك لكوي دينا هي من سكاتي بتوب كم بنسرائيل بلا مراعو توديوني أو أبوي العفو في يوم المغفرة براكم قربان أو برادرانا تبيني لسروي جوا موسيقى نابي بدعية بلا من تناقم أما موبايلش كأو كومنتك بينوسي هر بدعية شكو كاتا نبوة إساتو أما بانخوازي بيكين أما تبشيري بيكين داوي قرانا وكين بوديني خواي جورا أبي موبايل هي فير دقائق قبل لشوية دائما بزانوا أبي موبايل تيا الذكرى كانت تيا من إسفادة لو تسبيحي تيا تسبيح ماما أبي تسبيحها يعني كتولة بعدين تسبيح طبعا تسبيح هذه بيك أي باش أبو أمانة حرامنية موسيقى أبو حرامة كمل قص رودي أينية بكاري بينهم بويك خلق زيادة هستو سوزي بلا والله أوندا أليم برزكم من بمتوبي أو به أوندا أليم خداي تعالى لم سري آيات القرآن بو سري آيات القرآن مجال هيج كسي كينيا ونسو كاتب كي نجني وبينات تشهير بكسبكي أوش عليه تولد جوابك أنا في غمصة صن بتايبتي لما نجي بيروز رمضان أقول هاتو كسي غلطي كل اللهم إني صائم من بروجوم بلام توشي علي حسبنا الله ونعم الوكيل وأفوض أمري إلى الله فلبرأ وإن شاء الله أميد كم كخواي تبارك وتعالى خواي هداية من با رحم من بيبكى اتم من لريخوموتو لريخوتو او لهريك لريخوي خزمت بدينك جوانترين بريس دواني شكلو برادرين كوتو نقاش لكمان دوين دعاء و خواي هداية يدو لمن با مجتم امين امين هر كسما تشينا قبري خو هريك لريخوي خزمتك كي ازا خزمتك طعن بو كان بود رخنا لخلق قرن بو قلايك مقدس الهي اروخين مجال نية لدينا سكايتي ما مصدقان بوي او برجاني شي دلي او روجوانا ما ان شاء الله ان شاء الله من زوب يم خوجا وكا جوان شتي كرديش به مثلا كرديان اما واقور بين لنا او مناجات كرديانه ما راستي گوش كراين لما عليه يوادر برز برچش مام كي بونا الدنيا في عرفان حزكم برو مدينه بيغمبر بروم ان شاء الله كمن لمن داليه واجر بريانه بان شاء الله لمن داليه عاشقي بيغمبرم هل الربازك يوم هيك اشكارم تيناك كن نسرع ومسرع وشت هل علم حسبي علم تي علم من مسلمان خدا درستي كردوم إيمانا بأشهد أن لا إله إلا الله وبغير محمد لا نقتدي بغير بيغمبر اقتداء بكزناكم أي شاه مكة أي شاه مكة حاكمك شار مدينة أي رحمة حق يا رسول الله يا قل شنين قل زاري مدينة بوعت للسماء الأرض وبسلطان درباني خمو مظهري صدق نبرين
غوث الثقلين طلب مالك وشارك مدينة الخوف بقرباني خاكي بربيتم يا رسول الله يا لحظة بجالي كرم أم مجلي السمان ببينا من هالخوف بخباري قدمت بم يا رسول الله يا لحظة بجالي لطف كرم مجلسا ببينا سلام إخواني دار محمد سلام إخواني دار محمد الآل وبيت يا محمد الآل وبيت نجوار يا محمد زور جواني براني سورة وشاد ماني بنات بيكم بشارك داي جوابي وتيبا بيد بضيب بعدوش بزاني لبا شوقي محمد سورة غارقين بدل صلوات لدي داري محمد سلام إخواني دار محمد سلام إخواني دار محمد لآل وبد يا دار محمد لآل وبد لجوال يا محمد لبار دي سحار برسيم براكب برا خوشا مستوء نواكب برا بوشي قرا نغمي بيانه وتيبا بيد بضيم دردي قلاكب لبار عشقي محمد قردان قد بدن صلوات لدي داري محمد سلام إخواني دار محمد لآل وبد لياران محمد لآل وبد لجوال يار محمد شوكار غيري دميت ودمك جمال غيري هلالي خدش وردي موتي آوات وتي بيشي نبيشي لا ذكري كمن عودا لك عشقي رسولا بدن صلوات لدي داري محمد سلام إخواني دار محمد سلام إخواني دار محمد لآل وبيت لياران محمد لآل وبيت لجوار يارد محمد لا بلد لاخم خيالات سيني برلنور وسيني بيكينا حزتي محمد وآل محمد صلوات اللهم صل على دەم خۆش دەستان خۆش بێ کاکاران و کاک محەممەد جان پەیوەندێکمان لەگەڵەیە پەیامنێری خۆبەخش و بەڕێوەبەری پێیجمان لە ئەولێری خۆشەویستە و کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەد جان سڵاو لێ بێجانەکەم
سڵای خوای گەورەتان لێبێ و کاتتان باش. زۆر سپاس دەکەم ڕەمەزانە پیرۆز بێ هیوادارم خوای گەورە پاداشتی ڕۆژەکانە باتەوە زانم ماندووی کاک ئەحمەدجان ئەدبینم بەدەنگ قوربانی تۆ مامە لە تۆ لە میوانە بەڕێزەکان توی لە سەردەم مسلمانان پیرۆز بێ ئینشاءالله خێر بەرەکەت بە هەموو لایەک بێت ئینشاءالله خوا لە هەموو لایەکی قبوڵ بکات کاک ئەحمەدجان. ئینشاءالله دەستخۆشی و بەرنامەش لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی جوان پێویست لە کاتی خۆی ویش یاخۆ خوای گەورە پاداشتان بداتەوە ئینشاءالله. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدی خۆشەویستمان. ئەو قسانە تەسیرت لێ نەکات کەسێک بڵێ بەرنامەکە وایە و پێشتر چۆن بۆ چۆن نەبووە هەموو شتێک لە شوێنی خۆیەتی. وەڵای کاک ئەحمەدجان لەناو میلەتێکە هەر هاتوومەتە دنیاوە لە سادنەوەی زیاتر ئیسلامە لە سانەوە توان بڵم زێنەوە پێنجیش و میلەتەکەم مسلمانە و کورد هەر مسلمان بۆ ئاینی خۆی پاراست و ئێمەش لەسەر ڕێچکەی باو باپیرانمان ئەبێ لەگەڵ هەموو بۆنەکانی نەتەوەکەمانە هەبین ئێمەش بەشێکی دانەبڕین لەو میلەتە. یاخۆ خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە دەستان خۆش بێ و ڕێز خۆشەویستم بۆ مامۆستای بەڕێز و بۆ کاکالانی عازیز و کاتی پەیوەندیش کاک ڕێبازی خۆشەویست. زۆر سپاس بۆ کاکە ئەحمەدجان و بۆ کاکە ڕێبازی. کاتێک خۆش بۆ ئێوە خواتان کاتێک خۆش گیانەکەم. کۆمەڵە کۆمنتی زۆرات بوو داوای لێ بدنەکەم ئەگەر هەندێکیم لە بەردەستانەماوە بەڵام کاکتوانە قادر ڕاستڵالۆ بەنامەجوانە دەستان خۆش بێت ئێوە گوڵن کاکە وەستا ڕەحمان دنیا گوڵی نردووە و ڕێز سڵاوی نردووە بۆ بەڕێوەری پەیوەندەکان بۆ کاگالان وەستا ڕەحمان سوپاسەکەم ئۆسکار بابانێڵە بەخوا باشترە قەت مناقەشە لەگەڵەوانیان نەکەن تازە گەڕاون لایەن نابڕێتەوە باشترین شت پێیان بڵێن بڵەوەیە یاڵە من هەرچی پێ بڵێنم سەلام عەلەیکوم ڕاستەکە مامۆستا شەرا مەژەی پێ ئێمە مەبەستمان هیچ کەسێک نییە بەڵام ئەوەی کە مەبەستمانە ئێمە ئەبێت خەڵچێک تێبگەێنین کە ئەمە بەشێکی دانەبڕەوەی کللتوری نێتەوەکەمانە ئێمە ڕادیۆی میلی گەڕیان بۆ ئەم لایەنەمان فرامۆژ نەکرێت لە بەرەوەی ڕۆژانە لە ناو گۆرانەکانمانە لە 24 کاتژمێرە زیاتر لە 24 بەرهەمی عیرفانیش دابەزێنین دەستان خۆش بە درێژایی ڕۆژان لە ڕادیۆی گەڕیان یەک لە مانگی ڕەمەزانە مامۆستاجان بەڵام ئێستا لە مانگی ڕەمەزانە لە سا 50 بەرنامەکانمان تەرخان کردووە بۆ سروتایینەکان لە بەرەوەی گرنگە بەڕاستی بەشێکی دانەڕاوە لە هەست و سۆزی کاک محەممەدمان لەگەڵ سێمانی و کاک محەممەدجان سڵاو لێ بێ ڕۆحەکەم دەستخۆشیتان لێکم ڕاستی تەوەرێکی زۆر جوانە. زۆر سپاس کاک محەممەدجان دەستخۆشی دەمامەجزاکەین. زۆر سپاس کاک محەممەد ڕاجێ جوانانە بەڕاستی وەک نمونەوەی کاکتۆزا کۆمەڵی خەڵکی ئەڵێ دەریا بەدەمی سەکی نابێ احترامە لە حزوری مامۆستا و جەنەتە. زۆر سپاس ئەم شتانە ئینسانێکی وەک تۆ بەڕێز وەک دەریا وەک دەریا وازی ئەوانەی کۆمێتە نووسکاشی ناشرینە نووسن ئەوانە لە دین حاڵی نەبوون بێگەڵە چێت بەختەی ئەوانە دین مەکە ئێمە دەستخۆشی لێەکەین و بەڕاستی تەوەرێکی جوانە و خۆزای کۆمەڵی خەڵکی وەک تۆ بوایە خەڵکی استیفادەی لێ بکردایە ئەوە. مەمنونم کاک محەممەدجان دەستان خۆش بێ و سڵاو ڕێزمان لێ بۆ مامۆستا و بۆ هەموو کارمەندان و دەستان خۆش بێ مامۆستاگەر. زۆر سپاس کاک محەممەدجان چاوی ئەمەی ڕۆحەکەم قوربانم وەڵا بۆ دەستخۆشیە بوو بە ساقە. زۆر سپاس کاک محەممەدجان برای گەوری سپاس. بەڕێزی قوربانت. لە ڕاستیە پیاڕاست بڕۆ هیچ کۆمنتێکی خوا نەخواستە نەشیا و ننووساوە تەنها پێرە نەبێ یەکەم ڕۆژی بەرنامەکەمان یا دوێنەش لە کۆمنتە جایەکتە بۆیان نووسیبنەوە گوایە منومان مەئەلەن هونەرمەندین ئێوتم با بە هونەرمەندین بەڵام ئاینەکەی خۆشمان خۆشەوە خۆچی بکەیت هونەرەکەشمان خستۆتە خزمەتی ئاینەکەوە هەیە بەڕێزم ئێستا ئێمە ناتوانین یعنی هەندێشت بکەین کابراڵە وڵا حەڵال ئەمما دین مەجای سوکایەتی بە کەس نەداوە بۆ کەس کام مفتی کام مامۆستا کام عەلامە بێت فەرموو لەکوێی دینا مەجال دراوە کە سوکایەتی بە کەس بکرێ پێویست ناکە کە سوکایەتی بە کەسکە. کاکە ئیدریسی بێداران من دەستی ماندووبوونی وشم ئەو چەپکە گوڵی بۆ ئێمە نردووە کاک ئیدریس ماندوونە ناسانە دوێنە شەو حەڵقەیەکی تری بەرنامەی بێدارانی شەوی پێشکەش کرد لە لای برادرانی 122 یا ئیسعافی فەوری کە ئەگەنە سەر ینی باسی ماندووبوونەکانی ئەو بە ڕێزانێکی کە بەم مانگی ڕەمەزانە خۆتان نەزان کە ژیان چەند سەختاوان تا درەنگی شەو بەتەنگی هاوڵاتیانەوە چەند ئێمە ژوای خێریان بۆکەین و هەروەها لە تەوەریکی بەرنامەکەیە باسیەوەی کرد بوو مامۆستاجیان کاک ئیدریسی بێداران هەفتەی پێشوو داوای کرد کە مانگی ڕەمەزان هات پێویست ناکە هەرچەنە ئەوە ڕێی خۆی بوو ئەڵێ
هەموو خێر و خێراتەکان بۆ ئەخرێتە دوای ڕەمەزانەوە کۆتایی مانگانی خەڵک ئەم ساڵ خاستان زروفی خەڵک زۆر هیلاکە هاژارێکی زۆر هەیە بە بۆنەی کۆرۆناوە یەک دنیا شوێن داخراوە ئەم گەنجانی کە لەو شوێنانە شاگرد بنەوەی بە ئیش و بێکارە کۆمەڵە خانەواتە خەریکە لە بەرێکەڵەوەشێ خەڵکێ نانی ئێوارەی نییە نانی شەوی نییە تکا لە خێرخوازانەکە من لەم بەرنامەیەوە دەستیان ماچەکەم ئەوی کە خێرە بکە پێشی بخە وەڵی شەر نێبی خاتە نانە قوربانگیان لەبەر ئەوەی ئینسان لە ڕوانگەی دینی شەو ئینسان ئەگەر هاتوو ئەوە نیە قسەیەک هەیە لە تا ماڵ وەستا بێ مزگەوت حرامە ئەمە قسەکە خۆ کفر نییە براک لە نەریتی کوردایەتی وتە ئێستا ئێمە میلەتەکە خۆی لەم کاتەدا خەڵکێکێ بە ڕۆژوە خەڵکێکێ بێ دەرەتانە بێ ژیانە بێ موچەیە موچەکەی بە تەواوەتی نادرێتێ چاکتر وایە ئینسان قەیچەکە وەکو سەرفترە جارێ بوەسن بەڵام صدقة هەیە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوب خوای تبارك وتعالى أفرمي لە سورة التوبة لەوێ ئینسان چاکە بکات صدقة زەکات فرسەت بێنێ لەم کاتە فرسەت بێنێ کاکە وەڵای ڕۆژی مەردایەتیە کاکە وەڵای ڕۆژی یارمەتیە لەمە ڕۆژی ڕەشوتر و داماوتر و کەرەنتینەی تۆ کەرەنتینەی ئەبێ ئێمە لێرە دوعای خێرکەین بۆ ئەو کەسانی کەەوە بەڵام تو خوا منیش ئالێرە ئەوەم هەیە داوا ئەکەم تو خوا خێرەکانتان بە مەردی بکەن بە چاکی بکەن لەگەڵ ڕێز و حرمەتم لەگەڵ ڕێزم یا ڕەبی خوا دینارێک چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة پێغەمبەر حەدیثەکەی پێغەمبەر ئەفەرمێ خۆت لە ئاگر بپارێزە ئەگەر بە لەتە خورمایەکیش بێ بەڵام تو خوا تۆ ئەو وای فەرمووە ئەو مەبەستەکەی تایبەتەکەوە ئەفەرمێ لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو کەسانی کە لە 250,000 دیناری تەبعەوە تا چەند پارە ئێن بەڵام بە مەردی بیەن بە ماڵە فەقیرەکان کە ئابرا لەگەڵ ڕێزم ئەچێ 5,000 یا 10,000 من ئەزانیی کە بەڕێزەکەم ئێستا لێرە ئیشارەت بەوە بە من حەچیە بخۆم ناوسکم نازانی چیتیە بەڵام ئێستا لەم ڕۆژەدا کە چەند ڕۆژێکی کە ماوەیەکی کە جەژن دێ چەند خۆشە مناڵەکەم بینی لە سای دیوارێ و شعرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تەشریف و مشەڕەفی بردە دەروانێ تەماشای کرد لەناو مناڵەکانە خەڵک هەمووی ئاڵاواڵەی پتەنیا مناڵێک نەبێ مەلی کەچە و ئەگری بۆ ئەگری دایکم نییە باوکم نییە وەخۆ ئینکاری ئەو شتانە مطلقاً ئینسان کافرە بپێ پارەکە بە مەردی بەرن ئەمە قەباڵە و جەژنانی ئەم جەژنە بۆ بەس بۆ تۆ زۆر ڕاست با 250 بە 15 ها مریشکێک وەڵی باوکم لەگەڵ ڕێز و حرمەتم مریشکە کەش قبوڵە ناڵم قبوڵنی بەڵام وەڵی بۆ منی بێنێ وەری ناگرم حەق نییە بە شێوازێک هەشە بۆ خۆ دەرخستن شکۆی ئەو کەسە ئەشکێنە ینی عیزەتی نەفسی ئەشکێنە کە پێشکەشەکە بە کامێرە تەسویرێکات ینی بەڕاستی ئەمە گوناحە تەسویرکردنی باوا بێ نابێ بۆ ڕێایی ئەگەر خێری وەڵی ئەوەی کە ئەهلی خێر بێ مەثەلەن بە تایبەتی دەوڵەمەندەکان ئینشاء الله داوا ئەکەم لەم بەرنامەی جەنابتانەوە إن شاء الله هل ئێستەوە بسم الله توكلت على الله دەست لە دەست و قووەت لەخوا ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ دەستی پێ بکەن و خێر و خێرات و چاکە و پیاوەتی بەخشنەوە بۆی وەڵی من ئیمڕۆ برسیمە پارشێ و نانم نییە یا ئفتار بارم نییە خێرە ئەوە بۆ من مامۆستا تەسەور کە فەقیرەکان ئێستا ئەوە نین کە گەڕێن و دەستپانەکەن فەقیرەکان من پێشوی بێمە ناو بەرنامەکەەوە هاوڕێیەکی دێرینم هوەرمەندێکی زۆر بەناوبان باوەڕم پێ بکە دوکانارە بە بۆنی مانگی ڕەمەزان ناتوانێت بە ڕۆژە دوکانەکەی بکاتەوە ئەڵە بە شەو کردومەتەوە هەموو دوێنە شەو 6,000 نەرم فرۆشتە بە شەرتێک کریەکەی هەموو ڕۆژێ 20,000 یعنی وەرە سەیری خەڵک چۆن نازم چۆنم یعنی هانام بۆ کاگە دریز بێتمە بێت لە بەنامی بێدارانی شەوە بە بچی بەهانای و کەسانەوە کە پێویستی باوکاریە ڕۆژانە پەیوەندیەکەن بە بەرنمەکەی ئیدریسی بێدارانی شەوە کە داواکەن تەوەری لەسەر بکە خەڵکێکەیە نانی بیخۆ بەڕاستی نابینایەکەیە سوێنە خواڵە بەرماوەی ماڵانم بۆ هێن ینی بەڕاستی گوناحە کاک فەرهاد شەریف عیزە دەڵە سڵاوتان لێ بێت مامەزەزا سەرکەوتوو بیت هەمیشە سوپاس دەکەم کاک فەرهاد گیان تۆ جێگەی ڕێز و خۆشەویستی ئەمەیت ناسەرپورێڵە دەستان خۆش بێت خوا ڕۆژەکانمان لێ قبول کات ئینشاڵڵا ئامین یا رب العالمین کاک مەجززیرەک هونەرمەندی دێرین و سەرۆکی لقی کۆمەڵی هونەری میلی کوردستان لە گەرمیانەوە لە کەلارەوەڵە بەرنامێکی جوان و شیاوە بۆ ئەمڕۆ دەستان خۆش بێت مامۆستا گیان من سپاس دەکەم تۆش بەڕاستی مادووە بی لەگەڵ منە سپاسی کاکادان و کاکە حەمەجانیش دەکەم بەس ئەم بەرنامەیە زیاتر من جارێکتر هەر مەبەستمە لەبەر ڕادیۆکەی ئێمە ڕادیۆکی هونەری کولتوریە کولتورەکەشمان جارێکی ئێڵەمەوە بەبێ مەولونامە و بەبێ مەدح و بەبێ سروتە ئاینەکان و بەبێ مناجات نابێت یعنی من ئەوەی کە بیرم لە مناڵیەوە گوێم بەوە کراوەتەوە هیوادارم
دڵمان جارێکتە پارا بکەیتەوە بە بڵێ هەچی پێی خۆشە سەر حەزەکەم هەرچی پێم بڕۆ پێشش هەچی پێی خۆشە سەر چاو هەچی پێی ناخۆش بێ یان خۆ جەزای ئەوچی ئەویش هەر خوای دایەتی الله ئێمە قسەی هەڵە و نەشیا و ناڵێن بە کەس ئەڵێن خوایە هدایەتمان بێ حەزەکەم ئەوە لە قەدیم و لە بی و باو باپیرانەوە چونکە ئینسان هەندێک شت هەیە وێڵەکرێ لە ئینسانەکان وئیلا پێغەمبەری نازدار تەشریف و مشەڕەفی لە هیجرەتیا کە لە شاری مەکەوە داخل بە مەدینەی پێغەمبەر بوو خۆ فیلمی ڕیسالە خۆتان یعنی دەستگایەکی گەورەی عالەمیە کە لێ ئەیە بە چ سرودێک ئیستیقبالی پێغەمبەر کرا کرا خۆ کرا بدف أو كاتا يعني طلع البدر علينا من ثنيات الوداع بيت لبيتك على أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع تشرفت بالمدينة منور بوتو مدينة كهاتب أمخاك اتر أميدك هربو معلومات أوليك بيانا كافر لا يمنع وسير حزنا كان بكار بلام أوليك إسلام وإسلام جني حزيل وسرود أميد كم كذا كذا إن شاء الله هم حزيل وسرود إن شاء الله إمش ما دام واحد حزيل وسرود ألين ومن جيت واردها الهال لا سرخاكي مدينة يخوى باخر بأيمي وان بيروز ذكر أمدينا مرحبا يا خير داع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أبيك بك حزناك بمآهن قاشرينا مسلمانا تذكرنا ويدينا طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع طلع البدر المبين رحمة للعالمين وبشيرا ونذيرا يا إمام القبلتين طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله دعا الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على حبيبي صلى الله عليه وسلم صلى الله على مصطفى صلى الله عليه اللهم صل وسلم وزد وبارك على النبي محمد وآل محمد سيد الرجال المفضل يا بحر الكمال يا محمد مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا واختك هادي مرحبا مرحبا لا غيبة وأهد صداه مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا أعلى القصور مرحبا مرحبا أعلى القصور مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا واختك هاتي مرحبا مرحبا لا غيبة وأهد
الصدى مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا يا صفوة الله مرحبا مرحبا يا خيرة الله مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا اللهم يا دائم الفضل على البرية يا باسط اليدين بالعطية يا صاحب المواهب السنية يا دافع البلايا والبلية يا غافر الذنوب والخطية صلي على بيغمبر جان خير وراسجية واغفر لنا يا ربنا في هذه العصر وفي سائر الوقتية قربان عاجز ما بلغ افتبوك يا مشيوابي لحالي خوم رحمة بك يا مصطفى أمتي توم دليل عالم بيغمبر وآلي بيغمبر صلوات سلام دم خوش ماما ساجان دستان خوش بك محمد جان كاغالان جان دست خوش به سوز بك كاربازكم كمان دوله كمانا نسيتي حق ويا بك كايدريسي بيتام بلند كايدريسي ما مخما براستي ويا أبي شهر خمي هجاراني زوج قلتو تأسويو خمي دائما لا وكسانة كبيدارن شون بيانا بيدارن شو ماما ساجان من نزيق متولى كوتاي برنامجك دیار هر کوتاهش لانه با عشره به زور مبارکتره به پیروزتره به مانگی رمضان لهمول یک پیروز بید لو بیسترانی که تأسیس جوان لگتبین لو بینرانه من کلا گرانیزی بینر من بین ولی لا پیجکان ما لسوشال میدیا هیوادارم رمضان بخیر و خوشی برای بکین همون من بیکو مانگی پر خیر و خوشی بیا مانگی طاعت و خواپرستی بیا مانگی نزیگونو بیا لا آزارکانی هجاران و مانگی بخشین بید بخشین بو شوی که ما مصاب فرموی که او کسانی که بخشینه کان انجامین بشوی شوابه که دلی او کسی که پیوستی بو بخشینه لدل او کسی که هجارو نداره عزتی نفسی نشکنه بشوی بکه اگر او هجاری لی راضی به دنیا خوشی لی راضی ان شاء الله انا جا خواي طبعا انسان كأو صدقه اكا انسان لروانقي دينه لروي قرآن وخواي تبارك وتعالى كان يكتو او هنا ابي تو كأو خير وصدقه بي زور ممنوني او كسبي كليد والبري برزكم وإنسان ولا روانقي شرع وبرتو بتايبتي زكاة لما انقدا كابلك أي بيبو أبي ممنوني بران بركات بكليد وربقريت يقبى بوزو يعني الشيء وازكين إن شاء الله أمي كم كخواي تبارك وتعالى ليلو دعاء خير بو جناب تانا كم خواي تعالى مشرف تان كا معزز تان كا سربرس تان كا راديو كتان منور كا ان شاء الله بو خدمة الدين بو خدمة ديانة بو خدمة عرفان او روجيك خدا دنيا داناوة الى قيام الساعة ديني عرفان وديني اهلي صفا واهلي دانان وزانان ومردان وبيعون هر امانية بقصي امو او كالله بينو ان شاء الله تأثير ما انتناكا مجليلا دعاء خير تان بو كم كإن شاء الله كبنديكي رورشي زليل من لبرد صلاتي إلهية ختامي أم برنامج وانا وقشنقي جنابي شد بقرآن وبدعاء وبارانو بو مخومان بو مسلمانان بو أمتي بيغمبر بو روجوانا كين إن شاء الله كخواله همولا يكماني مباركة إن شاء الله آمين يا رب العالمين خواهي قورة سربرستان كا سرفراستان كا رسول دنيا وقيامة جارك تر سپاس دكم قورو كردين سپاس بو آماده بون سپاس بو كاكا حمد جان بو كاكا لان جان بو كاكا إدريس بو كاكا رباس حتى حلقه كتري برنامج سوز عرفان سبينا لا يخوما ولا قال دياريه بنرخو جوانا كيما مصا اخواتنا سبين مشكا كان اشريك الايات قراني اعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان
والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العلي الكبير المتعال وصدق وبلغ الرسول العربي الكريم ونحن على ما قال الله وقال الرسول من الشاهدين الشاكرين الذاكرين بقلب سليم يا رب العالمين. إلهنا يا إله العالمين يا رب العالمين اغفر لنا وارحمنا وتقبل صلاتنا وصيامنا وقيامنا وخشوعنا وتواضعنا ساخوايا بك بخاتي برزي صفات بخاتنا وبروزكانت يا ربي بخاتي حرمتي أمانجا كمانجي صيام وقيامة كمانجي عزة كدو شادي هي بيغمبر فرميتي للصيام فرحتان دو شادي هي شادي كيان أوي إواران كإنسان بروجو أبي دقابة أو شادي دو همشيان أوي كوا شادياني ججنا خوايا شادي من ببجيري تواني خوايا رحمان بيبكي خوايا أو بتاو نخوشي وناخوشي وفيروس ونارحتي ومشقة رفع كي سر أرزابه مو عالمي سرزري خوايا مسلمانانيش إن شاء الله خوايا قورا طاعة وعبادة من يقبلك هر كسيك هر دعائك نبستا دعاء خيري بو أكن خوايا بنيتي دلي خوي بنيتي رحمة بنيتي دفع بلا مصيبات ناخوشي وباء ولا قحط لصليلاتي خوايا قورا أو ملتش خوايا براتي وخوشويستي وتباعي بخيت بينيانا خوايا آشتواي بخيت أم خاكي بيروزي مقدسي كدوسانا كخاكي بيغمبرانا كببين آيات القرآن كأفرمي وقل ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين كنوح بيغمر تبنا إلى أخواك كالبيلوستين خاكا بجلستين لنقري كاشتكين لنقر بقري لجبل جودي وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي كخاكي برزي بيروزي كردستان برايتي وخوشي وتبايي بقرتو بوي خوايا إن شاء الله درقاي برحمة لبرسيكان لبيموشكان لكريتشيكان لهمو كسب كيتوا بخاتي قدومي أمر مزانا خوايا ججن من بخير وخوشي بسرابيد خوايا ججني كي برخير وخوشي بكين خوايا ججني فقير وهجار وبرسيكان إن شاء الله. وصلى الله وسلم وبارك على حبيبنا وحبيب رب العالمين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.